دڵ بە خێراتنی برای بەڕێز و گەورەمان جەنابی کاک مەسعود بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. یاخوا بەخێر بەسەر چاو ومێدەوارین هەر چۆن لە ڕابردوودا لە مێژوودا بۆ خۆی جەنابی کاک مەسعود بۆ جەنابی سەرۆک بۆ جەنابی بەرزانی نەمر هەمیشە خەمخۆر و دڵسۆزی ئەم خاکوون نەتەوە نیشمانە بوون. مێژوویەکی پرشنگداریان تۆمار کردووە لە مێژووی نەتەوەی کووردا. کاک مەسعود هەمان ڕێباز و هەمان ڕشکەی باو و باپیرانی خۆی گرتووە. داواکەین تەمەن درێژ بە ئیشەڵا بمێنێ بۆمان. بێگومان هەمومان دەزانین زۆڵمان زۆر لێکراوە لە ڕابردوودا و جەنابی کاک مەسعود بەم ڕەمەزانە کە هاتۆ بۆ ئێرە بۆ بینینی براجوتیارەکان و ئەفتاریشمان لەگەڵاکاتەوە بەم ڕەمەزانە نیشانەی دڵسۆزی و خەمخۆریەتی هەم بە بەراجوتیارەکانمان هەم بە فەرمادۆ پێشبڕگەکانمان هەم بە خاکی کوردستان و هەرێمی کوردستان و دەستکەوتەکان لە ئێستا و بەداهاتوو. ئێمە جارێکە بە خێراتین یەکەین سەری ڕێدانوێنی بۆ هەموو بنەماڵە شێدەکانمان. سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر سپاسی جەنابی کاک مەسعودەکەم کە ئەمڕۆ تەشریفی هێناو بێرە ئێمەی گەورە کردووە ئێمەی بەسەر کردوێتەوە کە هەمیشە لە جەبەکانە بووە. من سپاس یەکەم زۆر بەخێر بەسەر چاوم. قيناك. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. بيشتشي زور سپاسی بەڕێز کاک مەسعود بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەو بانکێشتکردنە. سپاسیانەکەین و داوای لە خوای گەورە دەکەین تەمەندرێژیان کە ئینشاء الله تعالى. طبعا ئەمە هاتینە پەیامێکمان پێیە جەنابی سەرۆکی حکوومەت. پەیامەکەی مەش ئەوەیە لە ساڵانی شەستەکانەوە بە بزەبت لە ساڵی 63ەوە ئەمە زوڵممان لێ دەکەین لەو منتیقەیمە منتیقەی کەندێناوە بە تێگڕا و ئێستاش بە تایبەتی ئەو پێنج گوندە زیاتر لە 63ەوە ئەمە زوڵممان لێ دەکرێتن. ئەو عەرەبانەی کە هاتیشن لەو معلوماتی جەنابتان ئەوانە ئەو شەمەرانەنە ئەسڵەن هەر عێراقینی نەکە ئەوانە هاتینە ئێرە کاتی خۆی ئەوانە لە منتیقەی عەرعەری سعودێڕا هاتینە منتیقەی ڕەبیعە و پاشانەکەشی نایتیانە ئێروکان لە 63 هەتاوە چینێ 67 دوای ئەوەی کە مفاوەزاتەکە لە 67 ئەوانە ڕۆیشتنەوە دووبارە کورد گەڕاوە شوێنی خۆی. بەڵام ئەم جارە لە ساڵی 1975 ڕێک لە دوای تێکچوونی شۆڕشی ئەیلول ئەوانە دیسانەکە حکوومەت بە دەرفەتی زانی ئەو منتیقانەیەمی ڕاگواز کرد و هەمووی خەڵکەکەی دەربەدەر کرد و عەرەبی هینا جێیمە. ئێستا تەماشا دەکەین ئەو عەرەبانە لە لایەک دەرێن کە ئەمە تەعویزمان وەرنەگرتیا. ئەگەر ئاور بدەینەوە لەوەی کاتە کە ئەمە دەرکراین حکوومەتی عێراقی ئەوی ساحێبی خانی بوو لە 200 دینار سەتا 300 دیناری زیاتر نەبوو کە دای لە بەدەلی خانیەکان. بەڵام کە ئەوانی هینا هەریەکە 10,000 ئەسلی دانی. ئێستاش دوای ئەوە کە مادەی 140 کە مادەی 140 یەکەم قۆناغی تەطبیعەکە بوو لە تەطبیعەکەی ئەوان 20 میلیۆنیان لۆ دیاری کرا ئەمە 10 میلیۆنمان لۆ دیاری کرا. ئێستاوان 20 میلیۆنەکەی خۆشیان وەرگرتێ دووبارە دیسانەکە گەڕانەوە سەرەمە لەسەر چ ئەساسێک ئەویش هەتاوەکی نیە. تەبعاً معلومی جەنابتانە لە 9 چاری 2003 کاتێک کە هەیکەلەکەی سەدامیان لە ساحەی فیردەوسی ناخوارێ یەک عەرەب لە منتیقەی نما لەبەر ئەوەی خۆیان بە خاوەنی شوێنەکە نەدەزانی خۆیان بە ساحێبی ئەو عەردە نەدەزانی لۆ یەکسەر ڕۆیشتن. بەڵام بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەری 2017 دووبارە ئەوانە سەریان هەڵداوە و گەڕانەوە. ئێستا ئەمە بەڕاستی زۆر لە ڕەزالەت داینە. ئەوجا ئەوەی تەکلیفەکەی مە ئەوەیە داوایەکەی مە ئەوەیە ئەمە دەزانین لە دوور و لە نێزیک ئاگادارین کە جەنابتان لەسەر خەت بووینە جەنابی سەرۆک لەسەر خەت بووە و دڵسۆزانمان لە ئەندام پەرلەمانەکان و هەمیان لەسەر خەت بووینە خوا قبول ناکە. بەڵام عەقلیەتێک لەوێن دەرێ ئیش دەکە ئەو عەقلیەتە تەوقیعی خۆی احترامی تەوقیعی خۆی ناگرێتن. ئەمە نازانین چ لەگەر ئەوانە بکەیت یعنی نازانین عیلات چییە. ئەجە لێ داوا لە بەڕێستان دەکەین بەڕاستی جدیتر یان بە جدیتر هەوڵ بدەن. هەوڵەکەش
هەر ئەوەندە کافی نەکە لەگە حکومەتی عێراقی بی چونکو حکومەتی عێراقی بەڕاستی ئیحترامی تەوقیع خۆی ناگری ئەو جارە پێمان خۆشە محافلی نێودەوڵەتی مەسەڵەن بەتایبەتی هاوپەیمانان کە لێروکانە دەوریان هەیە یعنی ئەو تعدایەی کە لەو جوتیارە بەڕێزەکرا لە تەنیش جەناب دانیشتیا ئەوە دەتوانی ئینسان بیکاتە دیکۆمنتێک و دەتوانی لۆبی لۆ دروست بکاتن بەڕاستی لۆبی لۆ دروست بکەین دەتوانین کاکە ئەوە ڕەفتاری ئەو کەسانەیە ئەوە ڕەفتاری حکوومەتی عێراقیە ئەوەی کە گۆڕان رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سڵاو برایان زۆر سپاس بەڕێز کاک مەسرور بازانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس کاک نوری حەمەعەلی زۆر سپاس فەرماندە تێکۆشەرەکان ئیزنم بدەن بە ناوی جوتیارانەوە بە خێراتنی هەمووتان بکەم و دەستخۆشیشتان لێ بکەم لەو هەموو هەوڵ و ماندیبوونەکانتان من لەبەرەوەی کاتەکە نێزیکە لە ئیفتار و وەختە کەش بکەمەوە چەند پەیامێکم هەیە وەکو داواکاری و بە ناوی دانیشتوان و جوتیارانی کەرکووکە هەم بۆ سەرۆکی حکوومەت هەم بۆ فەرماندەکان ئەگەر ئیزنم بدەن پێشکەشتانی دەکەم خاڵ یەکەم لە داواکاریەکانمان هەوڵ بدەین ئێمە مادەی 140 بکرێتە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە زۆر گرنگە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی خۆمان دەزانین ڕاستە سنووری ئیداری ئێمە نییە بەڵام هەزاران شەهید لە ناوچەدابڕاوەکان لە پێناوی دروستبوونی ئەو حکوومەتەی خوێنی پێشکەش کردیە بۆیە ئێستش حکوومەتی هەرێمی کوردستان بە ساحێبی یەکەمی ناوچەدابڕاوەکان دەزانین و داواشان لێ دەکەین ئەو ئەولەویەت بە مادەی 140 بدرێ و بکرێتە پاکێزێک ئەو جارە لەگەڵ حکوومەتی عێراقی یەکلا بکرێتەوە ئەو کێشەیە خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی ئێمە زۆر دڵخۆش بن کە هەفتەی ڕابردوو دوو بەڕێوەبەری کورد پۆستەکانیان لە ناو کەرکووک وەرگرتەوە ئەو پۆستانە لە دوای 16 ئۆکتۆبر بەداخەوە لە کورد سەندراوەتەوە ئێمە دەبی هەمووان پێکەوە لە ناو ئیدارەی کەرکووک لە ناو ئەنجومەنی کەرکووک پێکەوە یەکگرتوانە دیفاع لە خەڵکی خۆمان بکەین بە تایبەتی هەوڵ بدەین بە ڕێوەبەرایەتی زراعە وەربگرینەوە کە کێشەکانی جوتیاران لەوێ چارەسەر دەبی خاڵی سێم بە ناوی جوتیارانەوە بە ناوی خەڵکی کەرکووکەوە داواتان لێ دەکەین کە نەرمینواندن لە بینی ئێوە و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبی بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەو حکوومەت هەیە کە دەتوانێت دیفاع لە خەڵکی کوردستان بکاتە خاڵێکیکە کە دەمەوێت داواتان لێ بکەم ئەویش ئەوەیە کە پێگەی عەشایری خۆتان بەکاربینن بەڕاستی 7 ماڵە عەرەب لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە ناو گوندی پەرکانە نیشتە جێکراینە ئەو عەرەبانە شەمەرن و ئێوە پێگەی زۆر باشتان لەگەر سەرۆک عەشیرەتەکانی عەرەبە شەمەرەکان هەیە ئەگەر بەڕاستی ئەو 7 ماڵە لەوێندرێکە هەتا بمێنێن وەکو سەرەتانینەکە لە سەدڵی ئێمە هیوادارم بتوان ئەوانە لەوێندرێکە لابن چونکە هەموو ئەوانە پارەی تەعویزی مادەی 140 وەرگرتیە کاتی خۆی عقدەکانیان هەروەشایتەوە یعنی بە هیچ نەوعی ئیستحقاقیان نییە لەو منتخەی بەڵام لە دوای 16 ئۆکتۆبر بەداخەوە لەلایەن شوڕتەی ئیتحادیەوە لەوێندرێ بە غەصب ئەو 7 مارە لەوێندرێکە نیشتە جێکراینە هەر وەکو جێگوتم مۆچی سەرەتانەکەن هەتا ئەوان لەوێندرێکە ببینێن ئەو مشکلانە لەوێندرەکە هەردەمینێن داواکاریش کەمان ئەوەیە کە ئێستا یاسای ژمارە 3 قانونی ئیلغای قراراتی مەجلس قیادە سەورە دەرچووە تعلیماتی دەبی پێ دەرچی بڕیارەکە دەرچووە کە تعلیماتەکە لە ماوەی 6 ڕۆژی یعنی دەربچیتن پێگەی خۆتان وەکو حکوومەتی هەرێم زەغت بکەن هەتاوەکو لە تعلیماتەکەدا ئەو یاسایەت جێبەجێ بکرێتن زۆر ئێمە گرنگە و خاڵی ئەخیرم ئەگەر وەکو ئەوەی ئەو نووساوێک هەیە لە ئەمان عامەی ئەنجومەنی وەزیرانی عراقی کە بەڕێز فەرهاد نیعمەتوڵڵا جێگری ئەو دەستگایەیە ئەگەر زوو دەستلوبردی لێ بکە کە لەبەر هەفتەی ڕابردوو سەرۆک وەزیران بڕیاریدایە کە محەممەد شاه سوودانی بڕیاریدایە کە ئێمە
کاروباری کە ینی بە شێوەیەکی ئانی لەو منتیقەی کێشەکەمان چارەسەر کرد بەڵام پێویستی بەو نووسراوەیە هەفتەی ڕابردووە ئێمە چاوەڕێن هەتا ئێستا نەکراوە و زۆر زۆر سپاس بۆ جێگرتنتان دووبارە دەستخۆشیتان لێ دەکەم و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان وەک چۆن پێشتر بە هەنامانەوە هاتیە زیاتر خاوەندارێتی مام بکە لەو ناوچانە هەموو خەڵکی کەرکووک و هەموو جوتیارانی کەرکووک چاوەڕێی دەست و هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی. زۆر سپاس. بەناوی خودای گەورە میهرەبان بەڕێزان زۆر زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدام بە خێراتنێکی گەرمی هەموو جوتیارە بەڕێزانە دەکەم و هەموو فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانیش کە لێرە لەم بۆنەیەدا ئامادەن. مەخۆم بە سەربەرز دەزانم و شانازی دەکەم کە بۆ فتاری ئەمڕۆ توانیم بێمە خزمەتی ئێوەی خۆشەویست بوو دووپاتکردنەوەی پشتیوانی خۆمان لە برا جوتیارەکانمان و هەروەها بۆ بەسەرکردنەوەی پێشمەرگە قارەمانەکان و دەستخۆشیکردن لە خزمەتی ئەو پێشمەرگە قارەمانانەی کە بە شەو و ڕۆژ شەو نخوونی دەکەن ماندوو دەبن و ئەوەی ئێمە بتوانین بە سەربەرزی بژین و درێژە بە ژیان بدەین. بەڕاستی ئەوەی پێشمەرگە کردوێتی هەمومان قەرزاری خزمەت و ماندووبوون و قوربانیدانی پێشمەرگە قارەمانەکانین. جێخۆیەتی سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدانیش بنوێنین کە ئەوان ئەمڕۆ بەجەستە لەگەڵ ئێمە نین بەڵام دڵنیان ڕوحیان شادە کە ڕێگەیان لەلایەن پێشمەرگە قارەمانەکان و خەڵکێکی خۆڕاگری ئەم وڵاتە لەسەری دەڕۆن. ڕێگاکەیان چۆڵ نەکرەوە و چۆلیش ناکرێ. ئێمە هەمومان ئەو دیمانانەمان بینی کە چۆن ئەو هێزانە پەلەماری جۆتیارەکانیاندا دیمانەیەکی زۆر زۆر ناوشرین بوو بەڵام بینیمانیش کە هەر دەست بەجێ جەناوی سەرۆک بارزانەی هەرزوو وەڵامی دایەوە و لەگەڵ بەغداش قسەی کرد و ئامادەبوونی خۆشمان دەربڕی کە ئێمە ئامادەین بە هەموو جۆرێک بەرگری لە مافەڕەواکانی خەڵکی کوردستان و بە تایبەتی مافی جوتیاران بکەین. ئێمە لەسەرە و بەڵێنە بەردەوامین و بە هیچ جۆرێک ئێمە واز لە هیچ بستێک خاکی ئەم وڵاتە ناهێنین. بەداخەوە هەرچەندە چەندین جار بەڵێندراوە و ڕێکەوتن کراوە لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا هەر دوای دروستبوونی حکوومەتی نوێ لە دوای نووسینەوەی دەستور لە 2005 دەبوایە ئەم کێشانە چارەسەر بکرێن. من پێم وایە لەو سەردەمەش هەڵەیەکی گەورە کرا کە ناو لەو شوێنانە نرا ناوچەی ناکۆکی لەسەر. ئەوانە ناوچەی ناکۆکی لەسەر نین، ناوچەی داگیرکراون، ناوچەی دابڕێنراون. ئەوانە هەمویان ناوچەی کوردستانین کە بە زۆر لە خەڵکی ئێمە سندراونەتەوە و ڕۆژێکیش هەر ئەبێ بێ خەڵکی ئێمە بگەڕێتەوە بۆ ناوچەکانی خۆیان بەڵام بەسەر بەرزی. ئێمە دەمانەوێ بە ئاشتیانە بتوانین هەموو بستێکی خاکی وڵاتەکەمان بگەڕێنینەوە. نامانەوێ ماندوو بووین لە تند و تویژی لە شارکردن بەڵام یەک هەڵوێستی و ئیرادەی بەهێزی خەڵکەکەمان دەتوانێت وا بکات کە ئێمە بتوانین نەک تەنیا مادەی 140 جێبەجێ بکەین بەڵکو هەموو بەندەکانی تری دەستوریش وەکو هاتووە بەو شێوەیە جێبەجێ بکرێن. گرنگە ئێمە یەک هەڵوێست بین، یەک ڕێزی خەڵکی کوردستان گرنگە و لەوە گرنگتر ئەوەیە کە بەرژەوەندی باڵای خەڵک و وڵاتەکەت بخەیتە سەرووی بەرژەوەندی حزبی و شەخصی. ئەگەر ئێمە هەمومان لە پێناو کوردستاندا ئامادە بین خۆمان بەخت بکەین و لە پێناو خاکی کوردستاندا یەکگرتوو بین هیچ هێزێک پێمان ناوێری و هیوادارم ئێمە بتوانین لەمە و دوش ئەوەی پێمان بکرێ لە خزمەتی خەڵکی کوردستاندا بین، لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستدا بین
و دڵنیاش بن برا جوتیارەکان لە جەنابی سەرۆکەوە لە حکوومەتی هەرێمەوە هەر هەمومان بەردەوامین لە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا پێشنیار کرا کە لەگەڵ هاوپەیمانان قسە بکەین لەگەڵ ئەوانش قسەمان کردووە بەردەوام دەبین لە قسەکردن لەسەرەمە ئەمە شتێک نییە بە پۆستێک یا دوو پۆست لە کەرکووک چارە بکرێ ئەمە بێ بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکرێ کەرکووک خۆی بەلای ئێمەوە دڵی کوردستانە و ئەبێ کەرکووک ڕۆژێک هەر بگەڕێتەوە بۆ کوردستان نەک تەنیا پۆستێک و دوو پۆست بەڵام ئەمە بە هیممەت و ئیرادەی بەهێزی خەڵکی کوردستان دەکرێ هیچ هێزێک لە ئیرادەی خەڵکی کوردستان بەقووەتر نییە بەڵام ئەبێ ئێمە ئامادە بین لە پێناو وڵاتەکەمان لە پێناو سەربەرزی گەلەکەمان خۆمان بەخت بکەین من خوشحاڵم کە ئەو هەموو فەرماندە و پێشمەرگە قارەمانانە دەبینم لێرە کە ئامادەن خۆیان لە پێناو ئەو خاکە و لە پێناو سەروەری و بەختەوەری ئێوە بەخت بکەن سپاسی هەر هەمووتان دەکەم ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن و من نامەوێ لەمە زیاتر کاتیەوە بگرم لە کۆتاییدا دەمەوێ ڕۆژی نەتەوەیی جلوبەرگی نەتەوەی لە هەمووتان پیرۆز بکەم و ڕەمەزانیش لە هەمووتان پیرۆز بێ ئینشاءڵڵا خوا دوعا و نوێژ و ڕۆژی و تاعەتی ئێوە قبول بکاتن ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو دەبن هەر سەربەرز دەبن کوردستانیشمان ڕۆژ بە ڕۆژ ئاوەدانتر دەبێت زۆر زۆر سپاس بە زۆر وەخت نەگرین ئەگەر نازانم